ڕۆژانە لە سەرتاسەری جیهاندا خەڵکانێک خوێن دەبەخشن و لە بەرامبریشتا کەسانێک هەن پێویستیان بە خوێنە بەتایبەت ئەو کەسانی کە تووشی نەخۆشی تالاسیمیا بوون و ئەو کەسانش کە لە جەنگ و ڕووداوی جۆراوجۆردا بریندار دەبن. لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە ڕۆژی 14/6 هەموو ساڵێک وەک ڕۆژی جیهانی خوێنبەخشین دەستنیشان کراوە. ئێمە وەکو پێشمەرگەیەک وەکو هاتوین خوێنە بەخشین ئامادەی نەبەست بە خوێن بە گیان بە ڕوح بە مشتێ خاکی خۆمان پارێزین. بەڕێوەبەری بانکی خوێنی سلێمانی ئاماژە بەوە دەکات ساڵانە ڕێژەی خوێنبەخشین لە بانکەکەیان دەکاتە زیاتر لە 29,000 بۆتەڵ بۆ وەرگرتنی خوێنیش پشت بە هاوڵاتیان و پێشمەرگە و کارمەندانی دەستگا حکومیەکان دەبەستن. التیابی کەبەدی ڤایرۆسی نەوعی B نەوعی C یاخود نەخۆشی سفلێس کە پێڵێن نەخۆشی کی گوازراوە یان سایتۆمیگایلۆ ڤایرۆس ئەوەش فەحسێکی زۆر پێشکەوتووە ئێکێ لەو فەحسانە کە پۆزەتفە بێ ئێمە ناچارین ئەو بوتڵە خوێنانە کۆ ئەەکەینەوە جاری وایە هەفتانەی سووتێنین جاری وایە بە 2 ڕۆژ جاری کەوتوت سەر عەدەدی بوتڵەکان. بەراورد بە پارێزگاکانی دیکەی عێراق بانکی سەرەکی خوێنی سلێمانی زۆرترین ئاسی بەکارهێنانی خوێنی بۆ نەخۆشە جۆراوجۆرەکان تۆمار کردووە و ڕۆژانە 50 بۆ 100 کەس سەردانی بانکی خوێن دەکەن بۆ وەرگرتنی خوێن. سەرۆکی کۆمەڵی تالاسیمیای سلێمانیش دەڵێت ئەوان بەردەوام پێویستیان بە خوێنە و نەخۆش هەیە ڕۆژانە 3 جار پێویستی بە خوێنە. ڕۆژانە لە سنتەری سالاسیمیا ڕۆژانە 35 بۆ 40 نەخۆش خوێن وەردەگرێت هەموو ڕۆژێک بە بەردەوامی و ئێستاش لە ناو کۆمەڵی تالاسیمیا 580 توشبووی تالاسیمیا هەیە کە سەردانی کۆمەڵ و سنتەری تالاسیمیا دەکات. باوتەی کارمەندانی بانکی خوێن ڕۆژانە هەموو شیکاریەکی پێویست بۆ ئەو خوێنە دەکەن کە هاوڵاتیان دەیبەخشن و بە ئامێری تایبەتی خوێنی پێویست بۆ ئەو کەسانە جیا دەکرێتەوە کە تووشی نەخۆشیەکانی شێرپەنجە بوون. بەلایانی کەمەوە زیاد لە 100 بەتەڵ خوێن سەرف ئەبێ بۆ هەموو خەستەخانەکان چکە ئەرکی خەستەحەچی خەستەخانەکانی سلێمانیە لەسەر ئەم بانقی خوێنەیە هەر بە خەستەخانە تایبەتەکانەوە واتە ئەهلیەکان و خەستەخانە حکومیەکان و خەستەخانەی بەشی سالاسیمیا و نەخۆشە درێژخایەنەکان هەمووی لێرە خوێنان بۆ ئەچێ. کارلان ئشتاینێر ئەو زانە ئەڵمانیەیە کە بۆ یەکەم جار گروپی خوێنی دۆزیەوە ئەو لە 14/6/1966دا لەدایک بووە و ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO بۆ ڕێزگرتن لەو زانایە ڕۆژی لەدایکبوونەکەی وەک ڕۆژی جیهانی خوێنبەخشین دەستنیشان کردووە. بەبەخشینی بتڵێک خوێن ژیانی مرۆڤێک ڕزگار دەکرێت. ئەمە وتەی پێشمەرگەیەک بوو کە لە ئێستادا هاتبوو خوێنی خۆی ببەخشێت. ژاڵە محەممەد NRT سلێمانی.